دینا جیابەوە تەنها دوای 1 ساڵ لە هاوسەرگیری لە بارامی هاوسەری جیا دەبێتەوە. دەربارەی جیابوونەوەکەیان چی دەڵێن؟ هۆکاری سەرەکی جیابوونەوەکەیان چییە؟ دوای جیابوونەوەیان چی بە یەکتری دەڵێن؟ بۆچی ئەو کەسانەی لە سۆشیال میدیا دەردەکەون دوای بەناوبانگبوونیان ڕاستە و خۆ جیا دەبنەوە؟ هۆکار چییە؟ خیانەتە یا قودمانیە یانیش وەکو هەموو جارێک دەڵێن لە یەکتری توێنەگەیشتێ بۆیە جیابووینەوە؟ ئەی مامۆستا چی دەڵێ دەربارەی ئەو جیابوونەوە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ، وارەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵە کەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ. واروە سناپچاتە کەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی. واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. دینا ئەو خاتونەی هەر کاتێک دەردەکەوێ زۆرترین دەنگدانەوە بە دوای خۆی دادێنێ، بەڵام دەنگدانەوەی ئەو جارەی زۆر جیاوازترە لە دەنگدانەوەکانی تر. ئەویش لەگەڵ هاوسەرەکەی بارام جیابەوە و بەخۆشیان ڕایانگەت کە جیابوونەوە، بەڵام هۆکاری جیابوونەوەکەیان چییە؟ دینا لە 4 6 ساڵی 1970 لە ڕانیە لەدایک بووە و خەڵکی ڕانیەشە و تەمەنی منداڵی لە شاری هەولێر بەڕێکردو. لە تەمەنی 3 ساڵی ڕویان لە شاری هەولێر کردو، نزیکەی 30 ساڵ دەبێ لە شاری هەولێر نیشتەجێنە. دینا تەمەنی منداڵی و گەنجی تا ڕادەیەک لە شاری هەولێر بەڕێ دەکاتون خوێندنی تاوا دەکەوە بۆ تاواکردنی خوێندنەکەی ڕۆ لە وڵاتی لبنان دەکاتن و لێشەوە فێرە زمانی عەرەبی دەبێتن، دوای تریش دەگەڕێتەوە کوردستان و لە چەند شوێنێک ئیش دەکاتن. لە کۆتاییدا مامۆستا هەڵکە و زایر دەناسێتن و دەبێتە قوتابی ئەو پاژەوەی کە لەگەڵ ئەو مامۆستای ئیش دەکا زۆرترین دەنگدانەوە بە دوای خۆی دادێنێت لە بەرەوەی هەر کەسێک لەگەڵ مامۆستا ئیش بکاتن زۆرترین چاویان لەسرە لە بەرەوەی شتی زۆر جیاواز و گەنجانە دەکەن. لەو کۆتاییانەدا بە تیکتۆک هەموو کاتێک لەسەر زاری خەڵکدا بوون و باز دەکران ئەو دوو کەسایەتیانەوە زۆرترین ڤویشیان هەیە لە تیکتۆک. دینا لە نوێترین پۆستی لە ئینستاگرامی لاپەڕی فەرمی خۆی لە ڕێکەوتی 5/7/2022 دەڵێتە دوای ڕاگۆڕینەوە و گفتوگویەکی هێمن و پێگەیشتوانە من و بەهرام بڕیارە سەختەکەی جیابوونەوەماندا، ئەو بڕیارەی کە لەسەر بناوای ڕێزگرتن لە ڕابردوو داهاتوو یەکتێ داوامان بە پێویستمان زانی پێتان ڕابگەێنین و چاوەڕوانیشمان لە هەموو لایەک ئەوەیە کە بە هەمان شێوە لەسەر بنامای ڕێز لێمانی قبول بفەرمونون. ئەو پۆستەکەی دی نەبوو و بە هەمان شێوە لە هەمان کاتیشدا بەهرامی هاوسەری ئەو پۆستەی کردووە و باز لەوە دەکاتن ڕێزمان لێ بگرن لە بەرۆیان بە شێوازێکی زۆر بەباشی لە یەکتری جیابووینەوە. بەڵام ئەمە ئەوە دەگەێنێ کە لە ڕێکەوتی 5/6 ساڵی 2021 ئەو دوو کەسایەتی هاوسەرگیریان کردووە لە ئێستادا دەکاتە نزیکەی ساڵێک و 1 مانگ، بەڵام لەوانەیە مانگێک شەکێشان لە نێوان هەبوو بێتن. ئەمە کەواتە 1 ساڵی نەخایەن هاوسەرگیریەکەی دینە و بەهرام. دینا چەند جارێک باسی لەوە کردووە کە بە ناو ڕاستەوخۆیی باز لەوە دەکاتن ژیان زۆر قورسە کاتێک بتەوێت هونەر بکەی و هاوسەرگیریش بکەی، بەڵام لە کۆتاییدا ئێمە تێمان پەڕاندۆ و چەند جارێکی تریش باسی لەوە کردووە زۆربەی کات هیچ پارەیەکمان پێ نەبووە من و هاوسەرەکەم واتە بەهرامی هاوسەری وەژانیان تێپەڕاندووە. قسەکانی دینە ئەوە دەگەێنێ کە ئەو دوو کەسایەتیە باری مادیان زۆر باش نەبوو بێتن. هۆکاری سەرەکی جیابوونەوە ئەو دوو کەسایەتیە لەوەی کەڕ لا ڕابردوو دینە باسی کردو لە پرۆگرامەکاندا هۆکاری سەرەکی جیابوونەوەیان ئەو دوو کەسایەتیە پارە بووە، بەڵام دینا چەند جارێک لە پرۆگرامەکان باسی لەوە کردووە کە خۆی خانووی بۆ ماڵی باوکی کڕیەوە و باری مادیشی زۆر باشە لە بەرەوەی ڕکلاماتی زۆر باشی هەیە، بەڵام ئەوی لای ئێمە سەیرە هۆکارەکە بۆ دەبێ پارە بێ لە بەرەوەی بەهرامی هاوسەریشی وەکو فۆتۆگرافەرێک لە کوردستان ئیش دەکەوکە و لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە ڕوو لە شاری هەولێر دەکاتن و وەکاری فۆتۆگرافەری دەکاو و دینا پێشناسینیشی لەگەڵ ئەو کەسایەتیان بۆ ماوەیەکی کەم خۆشەویست بۆ چۆنێتی یەکتری ناسینیشان دینە لە ڕێگە هاوڕێیەکی و
ئەو کوڕێناسیوە و کاتێک لەگەڵ هاوڕێکەی دەڕواتە شوێنێک لە شوێنەکانی هەولێر هاوڕێکەی وانێ فۆتۆشوتینجی هەوو دینەش ئەلەوی یەکتری دەناسێنێتن واروەها دینە تاوەکو ئێستا بە داچوونی زۆر باشمان بۆ کردبێ هیچ کەسایەتێکی نێزیک دینە و نێزیک بەهرام هیچ ڕوونکردنەوەیکی دەربارەی ئەویان نەداوە بەڵام لە زۆربەی چاوپێکەوتنەکان دینە باسی لەوە کردووە کە باری داراییان زۆر باش نییە لەگەڵ هاوسەرەکەی واروەها لەما کۆتایی جیابوونەوەکان نییە لەبەرەوەی لە سۆشیال میدیا بینی ومانە زۆربەی کەسایەتەکان بازەوە دەکەن ئێمە جیابووینەوە بۆ ماوەیەکی کەم ئەو دوو کەسایەتە لەگەڵ یەکتری دەبیندرێنەوە ئایا جیابوونەوەی بەهرام و دینەش کۆتایی پێهاتوو هیچ کاتێکی تر لەگەڵ یەکتری ئاژنابنەوە وەکو دوو هاوسەر لەگەڵ یەکتری نایان بینینەوە یانیش ئەوانن تەنها وەکو سیناریۆیەک ئەو پۆستیان کردووە بەڵام ئەمڕۆکە یەکی نیسان نییە تاوەکو بڵێن گاڵتە لەگەڵ خەڵک دەکەن دیارە بابەتەکە گەیشتۆتە ئەوەی کەوتو کەسایەتە بە شێوازێکی زۆر جوان لە یەکتری جیابنەوە وەروەها نامەکەی بارام بازەوە دەکاتن دوای ڕاگۆڕینەوە گفتوگەیەکی هێمن و پێگەیشتوانە من و دینە بڕیاری سەختەکەی جیابوونەوە مادە ئەو بڕیارە کە لەسەر بنامای ڕێزگرتن لە ڕابردوودا هاتوو یەکتری داومانە بە پێویستمان زانی پێتان ڕاگەێنین بە چاوەڕوانیشمان لە هەموو لایەک ئەوەیە کە بە هەمان شێوە لەسەر بنامای ڕێز لێمان قبول بفەرمونون ژیانێکی خۆش و سەرکەوت و بۆ دینە لەخوا داوا دەکەم و لەخوا داوا دەکا بەهرام دینە ژیانێکی خۆش و سەرکەوتوانێ هەبێ و ئێمەش داوا لەخوا دەکەین نەک تەنها دینە هەموو ئافرەتانی کورد و کوڕانی کورد و پیاوانی کورد ژیانێکی خۆش و بەردەوامیان هەبێ بەڵام هۆکارەکە دیانە تاوەکو ئێستا بۆچی هەرچی کەسایەتێکی تر بەناوبانگ ببێت لە سۆشیال میدیا هاوسەرگیریەکەی تەنها یەک ساڵ لە خەیانی ئایا هۆکارەکە پارەیە یاخود خیانەتە یاخود لە یەکتری تێناگەن و وەزوو بڕیاری جیابوونەوە دەدان بەڵام ئێستا شتی تریشی هاتۆتە سەر هەر ئەوەندە نەمایە ئێستا دەڵێن کاتیشمان بۆ ژیانی هاوسەرگیری نەماوە لەبەرەوەی ژیانی هاوسەرگیری کاتێکی زۆرمان لێ دەواتن ئایا بەڕای تۆ ئەم هۆکارانە کامانن کە دینە لە هاوسەرەکەی جیابۆتەوە ئایا پرسیار لە ئێوە دەکەم بۆچی ئەو کەسانەی دەردەکەون لە سۆشیال میدیا بە ماوەیەکی کەم لە یەکتری جیا دەبنەوە هۆکار چییە؟ زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمابی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا